خوای پەروەردگار لە سوورەتی یونسا دەفەرمێ کافرەکانی مەککە دەهاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، دەهاتن ئێسقە ڕزیوێکیان بەدەستەوە بوو، هەر ئەوە تا بوو دوول لە ڕووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئیمانداران دەڵێن نەی دەکرد بە چاویە. کابرا گەڕابوو ئێسکە پروسکاوێکی کۆنی لە قەبرێکە دۆزیبەوە، دەهات و دەیوت من هي العظام، قال من هي العظام وهي رميم، من يحيي العظام وهي رميم. تخوا أي محمد بيمان دڵی ئینسان دوای مردن زیندوو دەبێتەوە. تخوا هیچ عقلێک ئەوەی عقلی لەسەرا بێت دەڵێ ئەم ئێسکە پروکاوە جارشکە دەبێتەوە بە ئینسان و محاسبە دەکرێت چێتە بەهەشت و دۆزەخەوە. دەهاتن بەناو ڕووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم بێئەدەبیان دەکرد. کۆ دەبوونەوە دەیانگوت متى هذا الوعد إن كنتم صادقين. محمد نعوذ بالله نيانگو پێغەمبەری خوا چکە ئیمانیان پێی نەبوو. ئەی محەممەد تۆ ناڵی قیامەت هەیە، تۆ ناڵی عەزابی خوا هەیە، بترسن لە عەزابی خوا کە لەسەر ئەم خراپەکاری و بتپەرستی و بەدڕەفتاریە بەردەوام بن خوا غەزەبتان لێ بگرێ. پێغەمبەری خوا دەیفەرموو بەڵێ ئەوە کەلامی خوایە. دەیانگوت ئین كنتم صادقین، ئەگەر ڕاست دەکەیت دەبا ئێستا خوا غەزەبمان لێ بگرێ. داوایان دەکرد هەر دەست بەجێ خوا غەزەبیان لێ بگرێ ئەگەر ڕاست دەکەی. نەعوذ بالله تۆمەتی درۆیان دەخستە پاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. زۆر بێمنەتانە دەیانگوت ئەحق هو بەگاڵتە پێکردنەوە، بەغلا قرتێ و ئیستیهزاوە بە پێکەنینەوە دەیانگوت تخوا تۆ بەڕاستیشتا، تخوا محەممەد تۆ بەڕاستە ئینسان دوای ئەوەی کەمر جارشکە زیندوو ببێتەوە. تۆ لە قورئانەکەدا هاتووە ڕۆژێ ئەم ئاستێرانە نامێنن، ئاسمان نامێنێ، خۆر نامێنێ، زەوی ئەم شێوەی نامێنێ. تخوا ئینسانی عاقڵە و قسەیە دەکا یان تۆ تێک چووی دیارە تۆ شێت بووی دەستت لێوەشێندراوە جنۆکە دەستیان لێوەشاندووی. خوای پەروەردگار ئەمانەی هەموو لە قورئانە تۆمار کردووە، دوای ئەوە دڵی پێغەمبەر دەداتەوە و ئامۆژگاریشمان دەکا. بۆچی خوای گەورە باسی قیامەت دەکا لە قورئانە؟ بۆ ئەوەندە لە قورئانە باسی قیامەت کراوە وەکو باسی دنیا کراوە. لەبەر دووهۆ، یەکەم بە مەزلومان دەڵێ هێندە دڵتەنگ مەبن، ئەو کەسەی لەم دنیادا زۆرت غەدر لێکرا، ئەو کەسەی لەم دنیادا مافت زۆر خورا، ئەو کەسەی خەڵک بەبێ کەسی زانی و پەلاماریان دای مڵکی داگیر کردی پارەی خواردی، تۆ کەسێکی بە حورمەت و بەڕێز بووی نەدوی سوێنی خەڵک بڕێژی. ڕۆژێک هەیە لا ظلم اليوم. خوای پەروەردگار لە سوورەتی غافرە پەروەردگار پێمان دەفەرمێ ڕۆژێک هەیە کەستەمی تێدا نییە. لە سوورەتی غافر ئاەتی 17 لا ظلم اليوم. ڕۆژێک هەیە هەرچی زوڵم بێ نامێنێ. لەوێ دادگەری تەواو دەچەسبێ کە قیامەتە. دڵخۆش بە ئەو کەسەی ستەمە لێکراوە، ماڵت خوراوە، مافت خوراوە، ئەم دنیاە تەواو دەبێ ستەمەکانت لەسەر لا دەچن بە حەقی خۆت دەگەی. خوا بۆیە ئەوەندە باسی قیامەت دەکا ئەی زاڵمەکان داچڵەکێن. ئەم دنیاە هەروە ڕوون نابێ، ئەو کورسی و کلێرە و قاسەیەتان هەر بەدەستەوە نابێ. ڕۆژێ بەجێ دێڵن لێپرسینەوەی لەسەرا ئەی کار بەدەستان داچڵەکن. قیامەت هەیە، بۆیە خوا بە وردی باسی قیامەتشمان بۆ دەکا. دووەم کە باسی قیامەتمان بۆ دەکا، باسی دادگای خوا دەکا، لەوێوە ئێمەی مرۆڤ فێر دەکا لە تۆی باوک و دایکەوە لەناو خێزانەکەتا تا حاکمی ناو دادگاکان و سەرمێزی دادگاکان فێر بن چۆن تەعامل لەگەڵ یەکترا دەکەن. لە قورئانەوە دەبێ فێری جۆرەکانی دادگاییکردن بین. بەڵێ عەرزم کردن ئەو بێئەدەب و بێحورمەتانە ئاوا تەحەدەی خوا و پێغەمبەریان دەکرد. دەیانگوت ئەگەر خوا هەیە با غەزەبمان لێ بگرێ، ئەگەر محەممەد ڕاست دەکەی با ئێستاکانە خوا غەزەبمان لێ بگرێ. ئەوە تۆ تێک چووی عەقڵت لەدەستداوە. ئەینە چۆن ئینسان دوای مردن زیندوو دەبێتەوە؟ چۆن ئێمە لە باب و باپیرانەوە ئەوە تا ئەو هەموو گۆڕستانە هەیە، ئەم دنیا هەروە خۆی بۆ چۆن ڕۆژێک تێک دەچێ و دنیا نامێنێ.